بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا بە میوانداری دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی مامۆسای زانکۆ پسپۆڕی دەرونی باز لە دۆخی دەرونی هاوڵاتیان عێراقی کوردستان دەکەین لە سەردەمی کۆرۆنا و هەروە بێ موچەی داقسە لەسەرەوە دەکەین ئەو بێمتمانەی کە دروست بووە لە نێوان حکوومەت و هاوڵاتیان لە مەسەلەی ڤایرۆسی کۆرۆنا هۆکارەکەی بۆچی دەگرێتەوە و تا چەندێک بێموچەیش کاریگەری خراپی لەسەر بەرگری لەشی هاوڵاتیان دروست کردووە. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. لە دنیای زانستی پزیشکیدا وتەیەکەیە دەڵێت ترس لە نەخۆشی لە خودی نەخۆشیەکە کوشندەترە. ڕەنگە ئەم وتەیە هێندێک جار بۆ واقعی هەرێمی کوردستان دروست بێت. ڕاستە ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشانە، بەڵام دەکرێت بەرپرسانی تەندروستی بە وریایی زیاترەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن و دەرونی هاوڵاتیان هێور بکەنەوە. سەرباری زۆری ئاماری توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بەڵام لە زۆربەی وڵاتان بە هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە دەکرێت. بە جۆرێک ترس و تۆقاندن بڵاو ناکرێتەوە، بەڵام هێندێک جار لە هەرێمی کوردستان ڕەچاوی ئەم بنەمایە ناکرێت. هێندێک جاریش ئەم ڕەچاو نەکردنا لە بەرپرسانی کەرتی تەندروستی خۆیانەوەیە. پسپۆڕێکی بواری بەرگری جەستە دەڵێت ترساندنی خەڵکی بە بڵاوکردنەوەی ئامار و زانیاری مەترسیدار کاریگەری گەورەی لەسەر دەروون و بەرگری جەستەی تاک دروست دەبێت. بە جۆرێک ئەگەر کەسێک بە سووکیش تووشی نەخۆشی بێت ترساندنی وای لێ دەکات نەخۆشیەکە بە قورسی بگرێت. بەڵام بەڕاستی لە ڕووی زانستیەوە ترس و دڵڕاوچێ دەبێتە هۆی ئەوەی کەوا بەرگری جەستە. ئەوەنەی کە نەخۆشیەکان ئێستا پەیوەندی بە لایەنە دەرونیەکەەوە هەیە بە هەمان بگرە بڕێک لەوە کەمتر پەیوەندی بە لایانی جەستەیەوە هەیە. بۆیە کۆی ئەو خانانەی کە پەیوەستە بە بەرگری لەش کە پێیان دەوترێ ئیمیون سێڵ لە کاتی ترس و دڵڕاوچەیە زیاتردا دەبەزێ. ئەبێ هەردووشی باس بکەیت، ئەبێ پێی بڵێ کە تۆ دۆخەکە مەترسیدارە ئەگەر تۆ خۆت دەپارێزی هەڵکشانێکی زۆر لە ئارادا. بەڵام لە هەمان کاتیشدا من بەڕای من وەکو باری پسپۆڕەکەی خۆم کە لە بەرگری جەستەدا ئەم ترسانەی خەڵک ئەوەنەی کە زیانی هەیە سوودی لێ نابینین. هەر بۆیە زۆرێک لە نەخۆشەکانمان کە ئێستا گەنجن و هیچ توشبوویەشی تری نەخۆشیتریان نیە، نیشانەی نەخۆشتریان نیە، بەڵام لەگەڵەوەشدا نیشانەکان زۆر بە قورسی وەردەگرن و زیاتر تووشی مەترسی مردن دەبنەوە. جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایدەگەێنێت مەترسی ڕاگەاندنی 50,000 توشبووی نوێ بە پەتای کۆرۆنا لە هەفتەی داهاتوودا تەنیا پێشبینی تەندروستیە و ئەوە ئامار نییە. دەژڵێت ئێمە مەترسیمان دەربڕیوە ئەگەر هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان نەبن ئامارەکان لە هەڵکشاندا دەبێت. نەخۆشخانەکان وەک پێویست توانای وەرگرتنی نەخۆشیان نییە. بە جۆرێک خۆپاراستن لەم دۆخەدا باشترین چارەسەرە. ئێمە لەبەرەوەی سەرژمێریمان نییە ئێستا بتوانین ڕووپێویەشی تەواو بە پشکنینی تەواو بۆ هەموو هاوڵاتیان بکەین کە جاران ئەمان کرد. ئێستا ناتوانین لەبەرەوە ئەو ڕێژەیەکی تەقریبیە بە نسبەت ئەوانەی کە ئێستا توش بوون و بەرکەوتەکانیان لێکدانەوەی ئێمە بۆ بەرکەوتەکانی ئەوانەی کە هەن ئێستاەوە و سەرچاوانەی کە هەن و نادیارن ئەوە وەکو پێشبینیە گەیڵین، بەڵام ڕاستیەکی حاشا هەڵنەگریش هەیە لە ناو بابەتەکە. لەبەرەوە هەستەکەین کە لە زۆربەی شوێنەکان ڤایرۆسەکە بڵاو بۆتەوە بەڕاستی. ینی ئێستا لە هەموو کا زیاتر هاوڵاتیان چاویان لە دەمی بەرپرسانی تەندروستیە، بۆیە دەبێت بە جۆرێک لێدوان بدرێت ڕەچاوی دەرونی خەڵکیش بکرێت و لە پاڵ ئەوەشدا دەکرێت ڕێنمایی هۆشداری تەندروستی بدرێت کە هاوڵاتیان نەکەونە دۆخێکی دەرونی ناجێگیرەوە. هەر لەم ڕۆژەوە پسپۆڕانی دەرونی دەڵێن ترساندنی خەڵک و بڵاوکردنەوەی زانیاری تۆقێنەر تەنانەت ئەرکی سێکتەری تەندروستیش قورس دەکات. ئەو سێکتەرەی لە ئێستادا زۆرترین فشاری لەسەرە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دکتۆر بەخێر بێت. سپاس بە سپاسان دەکەین، زۆر سپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە بەرلەوەی کە بچینە مامەڵی حکوومەت باز لە مامەڵی هاوڵاتیەکەین لەگەڵ ڤایرۆسەکە بۆچی ئەو بێمتمانەیە دروست بوو؟ هەندێک هاوڵاتی باز لەوە دەکەن کە کۆرۆنا بوونی نییە یاخود لە ڕووی خۆپارێزیەوە کەم تەرخەمی هەیە. بەڵێ وەڵاهی من لە ڕاپرسیەکەوە دەست پێەکەم کە خۆم کردم، ینی تازە کۆڕۆناکە لە ئێرانەوە گەیشت بووە کوردستان
لەسەر 152 کەس لە سنتەری شاری سلێمانی تەلەبەی زانکۆی تیا بوو، مامۆسای زانکۆی تیا بوو، خوێنەواری تیا بوو، خوێنەواری تیانەبێن تقریبان سامپڵێک بوو نزیک بوو لە واقعەوە. بە بڕوای تۆ نەتیجەکەی بەچی بێت لە 143 ئەوانی مقابلەم لەگەڵاکردن و ڕاپرسیەکە و پرسیارەکان لێکردن ئەڵێ فشێ و درۆیە لە 143 یعنی نزیکە بێتەوە لە نیوە. ئەمە زۆر مەترسیدارە کە ئەچوومە ناو دەکارێک و کاکە بۆ فشەیە بۆ درۆیە وەڵا ئەسوە ساسی نییە. ژمارەیەکی زۆریان بەداخەوە بە هەڵە لە دین تێگەیشتون. من هیوادارم کەناڵەکەی جەنابتان بۆ کەناڵەکانی تریش مامۆسایانی ئاینی ئەمە ڕوونکەنەوە. ئەم گوو بۆ کاکە خوای گەورە فەرمیەتی قل لن یوصیبنا إلا ما كتب الله لنا، یعنی ئەڵێ هیچ شتێکمان توش نابێ ئەگەر خوا نەینووسیبێ. ڕاستە منیش ئیمانم هەیە، بەڵام خوا کە نووسیوێتی خۆ نەیوتۆوی قایەمەکە نەیوتۆ خۆمە پارێزە، ئەوان بەس بەشێکی باسەکەن. من بەنمونێ ساڵی باپیر پەیامێکی بڵاو کرد و تێر کەسێک کە خۆ پارێزی نەکات و خەڵک توشکە لە ڕووی دینی شەوهەر زۆر ڕاستە. ئەزان چۆنەکە حکمجان ئەم خەڵکە بەغەڵەت تێگەیشتووە، یعنی ئەبێ ئێستا دین ئێمە ڕاستکەینەوەوانە بێ مامۆسایانی ئاینی ڕۆڵیان هەبێ. هەیە مامۆسای ئاینە بەحسا بەغەڵەت تێگەیشتووە. بەداخەوە من لە یوتیوب بینیومە مامۆسای ئاینە و مێزەرێکی بەدەستە لەسەرایە و ئاڵێ وایە ئێ باشە مامۆسای گیان من ئەگەرەوە مامۆسای بە ڕێزانە پێمەوتم باشە ئەگەر تۆڕی خۆڵە کوێرەوە بێ طبعا خوا نووسیوێتی ڕۆڵی کوێرە بە بابووە باشە مەچۆ عملیاتی مەکە بزانە ئەتەقی و کوژەیە ناوکوژێ. یعنی خۆی گەورە کە بەڵایەکەی بۆ نێرە عیلاجەکەژە نێرە کاکە دەواکەژە نێو چارەسەرەکە. باشە بۆ تۆ ئەم فکرەیە هێی لە کاتێکە کە ئەگەر بووکەکە و یا ژنەکە و دووجیانە بۆ نمونە بە قاچە مناڵەکە هاتووە یا دکتۆر لە کاکە بێ عملیات کرێ بەڵێ نەوەڵا باچی خوا نووسیوێتی ئەوە بێ مریت کاکە ئەوە وان نییە خۆی گەورەوەی نەوتۆ ئاڵت لە تۆ حرەکەت لە من بەرەکەت کەواتە ژمارەیەکی زۆریان وەکو خۆیان هەڵخەڵەتێنن. ئەم ئاەتی قورآانی پیرۆزیان هێناوە بەم شێوەیە تەفسیران کردەوە کە شتی وانەیە لە ژیانە. ئەمەیە ژمارەیەکی تریان نەگەڕێتەوە بۆچی کاک حەکیم بۆ ئەو چەواشەیە و بۆ ئەو پرۆپاگەندە و دیعایانەی کە ئێستا بڵاو بۆتەوە بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە زۆر کەناڵ مقابلەی خەڵکەکەن. دیعایە و پرۆپاگەندە چۆن لە حاڵەتی وایە دروستە بێت لە سایکۆلۆژیای کۆمەڵایەتی علمی اجتیماعی هەمانە چ کاتێ پرۆپاگەندە دیعایە دروستە بێت کاتێ بێت دوو فاکتەری سەرەکی هەبێت. یەکەم مەوزوعەکە تەمومژاوی بێت، هەر مەوزوعی تەمومژاوی بێت زانیاری ڕاستن نەبێت معلوماتەکان بە داتا نەی بە خەڵک دایمەن دیعایی لەسەر دروستە بێت چکە تەمومژاویە. دوو ئەبێ مهم بێ دەمە هەردووشی لە کۆڕۆناکەیە هەیە. یەکەم بۆ مهمە لەبەرەوەی پەیوەستە بە حیاتی هەمومانەوە پێوەستە بە ژیان و بردنمانەوە. دوو بۆ تەمومژاویە سەرەتا ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای کۆڕۆنا کە لە مانگی 2019 لە سین سەریاڵە بە زۆرتر پێشتریش بووە چیان دووتیان نەمە لە شەمشەمە کوێرەوە بووە، دوایی وتیان نە لە بوونەوەری ئاویەوە بووە، دوایی وتیان نە ئەمە خۆی سین هەر تەجروبەی کردووە لەسەر ئەمانە ڤایرۆسەکە تەسەڕووی کردووە، دوایی وتیان نە ئەمریکا بڵاوی کردێتەوە. کاتێک کە تۆ من هاوڵاتیەکەم ئەنواع شتە بێ شک و گومانم لا دروستە بێت بۆیە ئەنواع پرۆپاگەندە و دیعایە دروست بوو. لە لایەکی ترەوە من خۆم چەند جار ئەو ڤیدیۆیم بینیوە نازم جەناب بینیوتە هەندێک گەڵێ وابزانم وەزیری تەندروستی یاخود سەرۆکی لیژنەی تەندروستی لە پەرلەمان لیژنەی تەندروستی پەرلەمانی عێراق باشە تۆ سەرۆکی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی عێراق یاسا دەرەکەی ئەڵێ فشەیە وان نییە و بە سیاسی کراوە ئێمە هاوڵاتی چۆن بڕواناکە لای خۆمان هەندێک دکتۆر هەیە بەداخەوە کە لە شوێنێ دەرەچێ دۆزاڵە فشێ بەو شێوە نیە وای گەورەیان کردووە هەندێکتر لە ئەمەندە خەتەرە لەسەر جادە مردووە بینی. ئەم حاڵەتانە ئەم معلوماتە دژبەیەکانە وای کردووە کە هەندێک لەو هاوڵاتیانی کە لە 143 ئەڵێ فشێ ئیمانم پێینێ و قەنەعەتم پێینێ هەتا گەشتۆتە ئەو حەدێک ئێستا لە سلێمانی لە هەولێریش لە شارەکانی چەند ڕێژەکەی زیای کردو لە 127 تۆقیون ئەمەش خەتەرە بڕاوی خەڵکێ پەڵێنی و ڕاپسی کە بەڕێز دەنجام 26 تۆقیون ئەڵێ ناینە دەرەوە لە ماڵەوە بڕابێندیشان پەیوەندی تەلەفۆنی بەسەڵەن برای بۆی تۆ لەگەڵم خوشکەم قسە بکە بزانن لەکوێیە. هەندێکیان من بە ئیمێڵ لامە پەیوەندیان پێوە کردم ئەڵێ کاکتۆر ئەوەندە دەسم شتووە هەستەکەم دەسم پشوو بووەتەوە وەکو وا هیمەیلی هاتووە. هەندێک خۆی کەمێک وەسواسی هەبوو دەشتن
ئێستا بەهۆی ئەم کۆڕۆنایەوە دەست 2 ساعت جارێ بشەو ئەوە بکەوە بکە ئەڵێ هەموو پێستەکەی دەستم هەڵیاوە هەم چونکە خۆ دەزانی کوحولی مڵاتی کوحولی تایە اینجا ئەوەنگەش دەست بشۆی ینی وەسواسەکەی زیایی کردووە هەندێکی تر تۆقیوە هەر لە ماڵ نایەتە دەرەوە ینی لە ژوورەوە خۆی سەرجەم کردەوە ئەمەش غەڵەتە چونکە ترسی زیاد لە پێویست من لە یەکەم ڕۆژی کۆڕۆناکەوە حتا لە کەناڵەکەی ئێوەش من کە چاپێکت کرا وتم ئەمە نەخۆشیە گرنگترین شتەوەیە خۆپارێزی بکەین چونکە عیلاجی نییە خۆپارێزی چیە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستیان دێگەزەڵێ مسیقم وەزارەتی تەندروستی نیە کاکە متمانە و بە وەزارەتی تەندروستی نیە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO خۆی علاقەی بە حکوومەتی هەرێمەوە نییە هەمویان ئەڵێن بەس خۆپاراستنمان لە بەردەمایە ئەم دەمامکە چ زەحمەتێکی تیا لەگەڵ دەستکێشەکە لە دەستکەی دەست بشۆی خۆ بپارێزە ماچ و وەکو جاران مەکە زۆر نزیکمە بەرەوانێ من لە یەکەم ڕۆژە وتومە لە نەخۆشی زۆر لەمە خراپتریش بڵاو بۆتە وەختی خۆی ئەمەندە مەترسیدار نییە بەڵام نابێ ئیهمالیکەی بڵێ فشێ وەکو لە ساعت 43 ئەڵێ نابێ پشت تۆقی لێی وەکو لە سا 27ەکە کە لە سا 7 ینی سێ بەشی خەڵکەکەی چاوپێکوتمان لەگەڵا کردەوە یا ئیهمالی کردو یا تۆقیوە تۆقی نەکەش کە تۆ زۆر بترسی کاک حەکیم ئێمە لێرەیە لەسەر و هەردوو گورچیلە دوو غودەمان هەیە پێڵێن ئەدرینالینە گلاند یاخود هەردوو گلاندی سەر و گورچیلە طبیعەت ئەم غودەیە چییە ئەگەر ئینسان زۆر بترسێ زۆر خەمۆکی هەبێ زۆر دڵڕاوچەی زیابێ ڕێک هۆرمۆنێک ڕێژێ پێڵێن کۆرتیزۆل ئەم کۆرتیزۆلە ضرورە بۆ لەش بەس کە ڕادەکەی لە زیاب پێویست بوو ناویان ناوە هۆرمۆنی بەدبەختی هۆرمۆنی تەشاؤم هۆرمۆنی ڕەشبینی ڕێک چییە کات زۆربەی خانەکانی لەشە کوژێت بۆیە کە ترسێکی زیاد لە پێویستە هەبوو زۆر لە خانەکانی لەش ئەمرن مەناعە و دابەزێت تەنانەت دیڕاسات و توێژینەوە کراوە ئەڵێ قسەی خۆش گەشتبینی 1500 یەکە ژمارەی خۆڕۆکە سپیەکان من زیایەکە ئەمە عیلم لە کوردەواری خۆمانەڵێ بە قسەی خۆش مال لە کوونێتە دەر ئەمە لە کوردەواری لە ئاینی پیرۆزی ئیسلامە حەدیثێکی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کەلیمەت و طەیبە سەدەقە کەواتە هەمووی دین و علم و کوردەواری و کۆمەڵایەت و عەشاری خۆمان قسەی خۆش و گەشتبینی و ڕۆژبینی بەڵام ئەگەر تۆ سەیری کەناڵەکان بکەی بۆ ئەمانە تۆقیون ئەبینی سێ شریت دەرەچێت سێ چوار موزیعەکە یەک تۆز دیارە هەر چوار دەوری بە شریت و لە خوارەوە سوور بە پەلە ئەڵەی بۆرسەیە ئەمە کاکە گیان خەڵکێکی زۆر هەیە خۆش باوەڕە معلوماتی نیە ئەتۆقێت اینجا خەمۆشیەکەی زیاترکە بۆیە زۆر جارێمە داواکەین ئەوانە بە هیچ شێوەیە سەیری ئەو ئەخبارانە نەکەنە بێ لی دوورکەویتەوە چونکە خەمۆکی زیاکە دڵڕاوکی وەزارەتی تەندروستی خۆشی بەشدانی لەو تۆخانە چونکە ئێمە دەبینین بەیانی بەنامە بڵاوکرا سەر توش بوون نیوەڕۆ بەیانە بڵا ئێوارە کاتی خەوتن یعنی درنگانی شەهم و هەر ئەو هەموو بەیاننامە لە کاتێکە دەکرێت بەیاننامە بە کۆکراوەی هەبێ هەر بێجگەلەوە بەیاننامەکە تۆ بۆ چییە تۆ ڕێنماییەکان و بڵێ ڕێژەکەی زیای گرپیویست ناکە ئەو نەمرد ئەوە وایلیا ئەوە وایلیها چونکە کەسانێکن ئەو لە سابی سوحوتە من دڵنیام ێستا ڕاپرسیەکە بکەین بۆ لە ساسی زیاتر بوو بێ لەوانێ کەواتە تۆ بەم هەواڵە ناخۆشانە ڕێژەی ئەوانەی کە تۆقیون ڕێژەی ئەوانەی کە زۆر ئەترسن زیاکەی کامە لە بەرژەوەندی کەس نییە و زۆر طبیعیشە ئەم حاڵەتانە کەسانێکی واللهی کاکەگیم ئێستا جەنابێت چنگ بڕواو بەخۆ هەبێت ئێمە لەگەڵ ئەم برا مسەوەرانە چوار کەس ڕێکەوین بەبێەوەی تۆ بزانی هەر هاتیتە ژوورەوە من ئاوایە بکەم بڵم کاک حەکیمەوە چیتە خۆ خێرە هیچ نیە بەزەوەنگە وازە لێبێنم ئەو برایە بڵێ ئادەی توخوادی بزانم چاوزەر نەبووە ئەوی تر بڵێ تخواوە چیتە ئەگەر لە چوارەمان نەکەوتی دانەنیشی بڵێ وازم لێبێنە بە قورئان شتێکم هەیە بۆ لەبەرەوەی ئەم قسانە تۆ قەناعەتی پێکرد عەقڵی ئێمە هەموو بینەرێک پێویستەوە بزانم زۆر جار باسیەکەم ئێمە مێشکمان ئەداتێکی پێشکەوتووە بۆ بەکارهێنانی بەڵام مێشکی مرۆڤ جیهازی عەسەبیەکەمان جیاوازی لە نێوان خەیاڵ و لە نێوان ڕاستیان ناکات ئەو حەقیقەتە بێم کەس بیزانێ یعنی تۆ فکرێکی غەڵەت خرە ناو مێشتەوە بڵێ من ئەمرم هەموو نیشانەکانی ترس و دڵە ڕاوچیە و لێدانی دڵ زیابێ هەناسەیان قێرابێ دەموچا و زەر دەبێ جان دەلەرزێ قورگە وشکە بێ هیوایە عەرەقێک کات هیوایە چێ بۆ بۆ لەبەرەوەی بەشێک لە مێشکمان هەیە پێڵن جیازی عەسەبی لا ئیرادی خۆنەویستە یعنی خۆی ئیشەکانەکە لە کۆنتڕۆڵی ئێمەیان نییە لە دوو بەش دەکرێت ئێستاگەر کەسێک بڵێ بن تووشی کۆرۆنا بوومەوە بترسێ و نیشانەکانی کۆرۆنا هەبێ بۆ نمونە کۆکەی وشە توندی ئەوانەی تیا دەرکەوێت نانە بەو شێوە نییە ڕاستە خۆ کۆکە و تاغە نا چی ئەبێت
کە بڵێ من کۆرۆنام هەیە و من تووشەبم و من ئەمرم و منەوە ڕێک جیازی عەسەبیەکەی لا ئیرادیەکە بەشی سەمساویەکە ئەمرەکە بەلێژ لێدانی دڵ زیابێ هەناسیان خێرا بدەم و چاوزە دەبێت چیت حاڵی تەواریەوە لە هەمان کاتە ترس و دڵڕاوچەکە وا لەو ئەو دووغودەی سەر و گورچیلاکە هۆرمۆنی کۆرتیزۆل و ئەندرینالین بڕژە ئەمانە مەناعی جسم کەمەکەنەوە خانە زیینەکانی ژەکوژن کەواتە ئەو مرۆڤە مەناعی کەمە بێتەوە خۆش دەزانی ئەم ڤایرۆسە بەوانە ئەوێرە کە مەناعیان کەمە کە نەخۆشی مزمینیانەی کە بەتەمەنن کەواتە لێرە کە ئەم ترس و دڵڕاوچێ بێ زووتر تووشە بیت حتا ئێمە کۆمەڵێ نەخۆشیمان هەیە هەموو بەڕێزەکانەوەی لە بواری پسپۆریەمە و لە بواری پزیشکیایشکان پێڵێن نەخۆشی سایکۆسۆماتی سایکۆ یعنی دەرونی سۆماتی یعنی جەستەی ئەوەش ئەو کەسانن کە خۆیان کردو بە مامەخەمە دائیمەن کە سەیری ئەو ئەخبارانە بکەن بترسن قەلەق بن لە ناو کۆیکەنەوە دەری نەبڕن فڕێ نێنە دەرەوە پاش ماوەی تووشی یەکێ لەو نەخۆشیان نابن یا قورحەی مەعیدە یا قورحەی دوانزەگرێ یا قۆڵۆن یا ئازاری پشت یا ماسوولکەکان یا ژانەسەر یا جەڵتە یا ڕەبۆ یا هەڵوەرینی پرشە تا دوایەمانەڕە ئەمە هەمووی نەخۆشی سایکۆسۆماتیە ئەوانن کە زۆرە ترسن خۆیانەکەن بە مامەخەمە و لە ناو کۆیەکەن فڕێ نان باش ئەگەر بەڕێوەبەری کەناڵێکی ڕاگەاندن بی وەکو یا بڵێن ڕاوێژکارێکی دەرونی بیت بەسەرەت چۆن مامە لەگەڵ کەیسی کۆرۆنا دەکەی لەگەڵ هەواڵەکانی ڕاوێژکاری کەناڵێکی ڕاگەاندن من لەم کەناڵی تۆ بم ناچم مقابلە لەگەڵ یەکێکا بکەم کە لەو لە ساعت 43 کە ئیمانی بە کۆرۆنا نییە کاڵێ فشەیە کە بەغەڵەت لە دین تێگەیشتە بۆ من ئێستا باسی بۆکەم ئەڵێ ئەم کۆرۆنا زۆر مەترسیدار نیە بەس خۆمان پارێزین باشە یەکێکی تر ئەڵم گرنگە و ئەبێ بپارێزین ڕێنمایەکان جێبەجێکەن تۆ دوای من یەک کەناڵەکان زۆری وان مقابلەی دووسەیەکەکەی ئەڵێ ڕای تایبەتی خۆیەتی ئەڵە فشێ و کۆرۆنا نییەوەجی خوانەی نووسێبە نابێ قسەکانی من دژی قسەکانی منە ئەم هاوڵاتێ ئەم بینەرە سەری لێ تێگەچێت بە من بڕوا بکە یا بۆ راپۆرتە کە تۆ مقابلەی گلۆریزە لە زۆر کەناڵ وایە خۆشیان نازان چۆنی بڵاوەکەدەوە یعنی تاکی کوردیان کردووە بە جیسکەکەی هەیاس بۆ جەناب زانی جیسکەکە هەیەچە ینی لەو لا و گورگەکان پیشانە لەو لە هەموو شتێکیان ئەخوارد بەس کە گورگان پیشانە هاتە دۆخی جارانی ئێمە وەمان لێ هاتووە ڕاگەاندنی کوردی من وەختی خۆی پۆستێکم کرد ڕاگەاندنی کوردی و جیسکەکە هەیەز ئێمە هەمووان لێ کردەوە ئەم خەبەرانە من بڵاو ناکردەوە فەلەش بوون و سرێ بۆ چوونی بەڕێزت توش بوون یاخود چاک بوونەوە بەخوای ئێستا زۆر کەسەیە کە ئەمەی بینیوە بڕوا و بێسە نایەتە دەرەوە من برادرم هەیە مامۆسای جامعەی نایە ئەڵە بەخوا تووشە بمۆزاکە زۆر خراپە ئێ باشە خۆ جارانیش هەر ئەم ئەخبارانە هەبوو بەڵام بەم شێوەی ئێستا نەبوو حاڵەتەکە ئێستا بۆ زیایی کردەوە بەڕاستی یەکی شێگەڕێتەوە بۆ حکوومەت کە ئەم بڕیارانە دەرەکە خەڵک متمانین نیە ئێستا تۆ بڕیارێکی وەزارەتی تەندروستی کە دەرەچێت بزانە کۆمنتەکان بخوێنەرەوە لە ساعت 43 زیایشی کردو کە بە درۆی خاتەوە ئەسلی نییە و ئەمە مەسەلەی معاشمان لێ ڕێکەوتیشی کردو لەم کاتات بێ موچەیەکەشەیە ئەم خەڵکە بە دوای موبەڕیرێکا گەڕێ من ڕاستە لەگەڵ ئەوەیان کارمەندی تەندروستی کە ئێستا من شخصیان خۆم بە حقیقت قەناعەتێکم حیاتی ئینسان زۆر گرنگە ئەم ئەمانش کە پزیشکەکانمانیان گرتووە خۆزگەمانیان نەگرتایە بەڵام پاساوی خۆشیانە حەقی خۆیانێ کاکە من دەیان پزیشکە ناسم کرێت چیە مەعاشەکەی بەچی بە بەنزین بەچین کە لە کاتێکیشا کە ئێستا لە 400 ملیارەکە 222 وابزانکە بە شکات قوربان لە 7 ملیاری پێویستە وەزارەت بڵێ ئەوان و وەزارەتی ناوخۆ زۆر ماندوو نەمانە بەڕاستی ینی وەکو لە هێڵی یەکەمان هێڵی یەکەمی پێشەوە ئەوە چەند دکتۆر ئەوە بەڕێز کاکتۆر مێدیش توش بووە کە بەڵێ دەیان دکتۆری تر توش بوون ێ باشە کاکە ئەو لە خەتی یەکەم و معاشەکەشی نایە تێموچەکە اینجا خەڵکێکی تر هەیە کە تۆ گیرفانە بەتاڵ بوو سەیری کات کۆڕۆناکە ولا بۆسێ کە لە خەتەرترین شت ناخۆشترین شت کاک حەکیمەوەیە مناڵەکە و داوای شتێکی لێ بکە نەتوانی بۆی بکڕی خاوەن ماڵ بێتە سەر و نەتوانی کرێکەی بیتێ ژن داوای شتێکان نەتوانی بیکەی زۆر من کە گیرفانم بەتاڵە بیچم پێێنێ بڕوا و بێ مردنم پێ خۆشترە ئەمەش ئەوەی تر فشارەکە و لەسەرەکە ینی نەبوونی موچە و هەژاریەکە و خەڵک یەتە سەر و داوای پارە و لێەکە و قەت زاریت و ئەمە ئەوەی تر جاری وایە لە کۆڕۆناکە خراپترە بە حقیقت بۆیە ئەمە ئیشی حکوومەتە لەم لایەوە هەم پێویستە متمانە بگەڕێنەوە کاکە جاری وا هەیە بەرپرسێکی وەزارەتی تەندروستی دەرچووە ئەڵێ 3 ڕۆژی تر کارەسات ڕۆایە من جۆم لێی بۆ با ناوی نەڵێن دوای 3 ڕۆژەر خۆی وتوێتی مژدەمان پێەیە باشە چی ڕوویە لەم 3 ڕۆژە پێمان بڵێت ئەم لێدوانی خێرایانە یا زۆر جار خەریکە بە سیاسیەکێ سلێمانی هەیە بڵێ من یەکەم جار ڕزگارم بوو دوهۆ گەڵێ من یەکەم جار ڕزگار بێ یان ئێمە ئازایەتی نییە ئەمە وەکو زۆر جار بە تەلەبەی دانێم ئازایەتی نییە تۆ یەکەم جار لە هۆڵی تاقیکردنەکان بێیتە دەرەوە بڵێ من یەکەم کازە گرنگەوەی ئاخر کەس بێیت و نەتیجەیەکی باز بێنی
اینجا ئەمانە هەمووی تێکەڵ بووە لە 130 ئەوانی چاوپێکوتمان لەگەڵا کردوون بڕواایەن بەوە هەیە وەکو من و تۆ ڕێنماییەکان جێبەجێ ئەکەن قەناعەتیان بە وەزعەکە هەیە ئەڵێن بەڵێمە نەخۆشیە بەڵام خەتەر نییە نەتۆقیون لە 130 قوربانجان لە 100 یانی لە 170 دوو ئەوەنگە و نیوی ئەمە ئەبێت بۆیە ئەم وەزع دروست بوو کە ئێستا هەیە بەس لایەنە باشەکەی ئەوەیە کە نەتۆقی و متمانەشت پێی هەبێت و خۆپارێزی بکەیت حکیم جان ئێستا و لە 170 زۆر مەترسیدارن باش ئەمە بێ ئیش لەسەر ئەمە ڕاگەیاندنەکان و حکوومەت ئیش لەسەر ئەمە بکە کە ئەو کەسانە باشە ڕێی خۆیتی من لە کەناڵەکە بینیومە بە ڕێزێک ئیشی نییە کاکە جەمکرێ کارێک یا دوکانەکەی داخراوە ئینفعالی کردووە من ڕێزیەگرم دەبێت ئەوەی معاناتی هەیە قورعانە خواڵی هەزار قورعانە بۆ هەم کۆرۆنا نیە ئەڵێ کاکەوە لە سین خەڵکەم دەڵێت درۆیە ئەوە لە سلێمانی هەمووی درۆیە ئەمە من گوێی لێ ئەگرم ڕای خۆیتی بەڵام نایم لە کەناڵەکەم بڵاوی کەمەوە تا ئەو لە 127 تۆقینە زیاکەم تا پشگیری بێ بوو لە 143 کاڵە فشەیە یاخ من گلەیمان بوو لە ڕاگەاندنەکان هەیە ئەمە ئیشەکەیان لەو لاوە منێنێ ئەڵم بابە مەترسیدار نییە بەو خەتەرێ مەتۆقن بەڵام فشەژ نییە ڕێنمایەکان جێبەجێکەن یەکێکتر لەو لاوێڵە فشەیە قسەکەی من زەڕێکی پیاەنە ئەوتمان جیسەکەی هەیەسە ئەمە ڕاگەاندنی کوردیە تووشی ئەم بەڵایە باشترین چارەسەر کە هاوڵاتی مامەڵ لەگەڵ ئەم ڤایرۆسەکەوەکو تاک دوای سەرسەر حکومەتی دەکەین چییە ینی باشترین ڕێگا باشترین ڕێگا ئەوەیە قوربانجان ئەم دەمامکە بەستە ساعیلمیان دەرکەوتووە بەڕاستی ئەگەر تۆش توش بوو بێتی خوانەخواسە بپژمی 2 مەتر لە یەکەوە دووری ناگاتە من ئێستا لە دایرەکانە بڕ ئاوان بڕۆ بۆ دایری کارەبە بڕۆ بۆ دایری مرور بڕۆ بۆ زەریبە نازان بۆ ئەو شوێنانی کە قەرەباڵ منیشی لەسەر بڕواو ببێ من دوو جاریشی کارەبا من چۆن بەڵێ هەفتەی پێشوو لە دایری کارەبا بوو ئیشم هەبوو هینی پارەی کارەبا بم بڕواو هەبێ 2-3 جار مدیرەکە وتی کەس پۆلیس فەقیرە هاتووە بیان کەنە دەرەوە معاملە ڕاگرن لەبەرەوەی ئاوە کاکەجان نە ئەوەستان مەترێخ ئێمە هاوڵاتی ناوەسای خەڵکەکە ئەوە بوو لەو لاوەی گوفشێ لەو لایەوە ئەمە کەواتە ئێمە خۆمان بەدەستی خۆمان کەواتە نابێ بتۆقین وەکو ئەو لە سابی سەحوتە لە ماڵ نینە دەرەوە تووشی وەسواسی ببین هەموو شتەکان بە مەترسی وەرگرین چکە مەناعەیانێتەوە خراپە لە 143کەش نابێ بڵێن فشەیە کاکە وەڵڵا فشە نییە بەڵام وەکو لە 180کە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی تەندروستی جیهانی جێبەجێ ئەەکەین خۆمانە پارێزین ناشتۆقین و ئەوە تا ئەوەی مای دڵخۆشی سەدان کەس چاک بۆ توانێت لەوەتی سەرەتاینەکەەوە بووە ئەم بەڵگێ بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ لە 143 فشەکە زیاکە بەس وەکو حکومەت تۆکاری نەبووە کەم بێتمانەیە دروست بێت ڕەنگە تاکی کورد ئەزمونێکی زۆری هەبێت لە مەسەلەی گەندەڵی ناشەفافەتی بۆیە ئەم بێمتمانەیە دروست بێ خەڵک بە کۆرۆناش بڵێن فشەیە ئەزەن چۆنە کاک حەکیم ینی زۆر جار حکوومەت لە چیا بەرپرسە یەکەم لە بڵاوکردنەوەی ڕێنمایەکان و ئەم هەموو بەرپرسە و هەر یەکیش تەسریحەکەیە جاری وا دژبەیەکیشن نازان مەسەلەکە لە چیایە ئەمە یەک دوو خەریکە بە سیاسیەکرێ حکومەت خۆی بە سیاسی بکە دانا حیزبەکان نەیگەن حکوومەت چییە حیزبانەیە قوربانجان ئێستا هەندێک کەناڵ بۆ نمونە باسی بە سلێمانیەکە باسی نەخۆشەکانی لەوانەیە لە سلێمانی بەس باسی چاکبوونەوەکان بکە لە کاتێکە پێویستێ من باسی چاکبوونەوەکە نەخۆشەکەش بکەین و گەورەی نەکەین باش من نەتوانم ئێستا وا لەو خەڵکە بکەم پتۆقن بەیانی نێنە دەرەوە چەند شتێکی سلبیەنم و نێگەتیڤ و بڵاوی یەکەمەوە خەڵکە تۆقێنم خەڵکێکی زۆری فەقیر حاڵە قوربانجانێ ماسی ڕۆشنبیری عام و لەگەڵ ڕۆشنبیری تەندروستیمان نییە بڕواو هەبێ خەڵکی وا هەیە بەس بڵێ ئەوە بۆ لی هاتۆ بەخوا تۆ مادەم وابێ تووشی نەخۆشیەکە بی وەڵڵاهی لەوانەی توش ببێت چکە بڕوا ئاکات خەتەرەکەی لەوەیە معلوماتی نییە ئێمە وەکو پێویست معلوماتەکانمان نێیاوە لەلایەنی تەندروستیەوە لەلایەنی دەرونیەوە وەکو پێست ئیشمان لە کەسەر هاوڵاتیانە نەکردووە لە لایەکی تریشەوە قوربان تۆ ئەگەر یەکێ گەمرێ بە کۆرۆنا بۆ ئەڵی $300 لێ سەمیزان مردووەکە $300 نازم شتێکی وا بڵاو بۆتەوە نازام ئەمێ لە لای ترەوە من ئەمڕۆ بیستم وایە پلازما و ئەم عیلاجانەش نەماوە بێ بە پارەی خۆبچی لە ئەهلی بیکەی ئەمەش بە ترسێکی ترە ئەوەش ئێستا ترسەکە جارە نەمانگو خۆ چییە چی نەخەستەخانە ئینشەڵڵا چاکە بینەوە ئەی ئێستا ئەگەر خوا نەخواستە توش بم و گیرفانیشم بەتاڵ بێ خەستەخانەش نییە یعنی ئەم شتانە ئەم تەسریحانە حەق نییە لەم کاتانەیە بڵاو بکرێتەوانێ بۆ ئەوەی ئەم هاوڵاتیانە یەکەم لەلایەنی دەرونیەوە خۆیان لە شەڕی داعش ڕزگارمان نەبوو قوربان ئەم کۆرۆنایە هات ئێستاش ڕاگەیاندنەکانی کوردی بەداخەوانێ ئەم حیزبانە کەوتونەتە دژ بە یەک هەرئەڵەی با بڵێن زمانێکە کە ئین کێشەمانێت تەنیا ئەم ململانیان نەبێت تۆ نازانم تۆڕە کۆمەڵاتەکان فەیسبووکە بینی ئەم حیزب جنێوە بۆ حیزب سوکاتەکە بەڵێ ئەمان ئەوەی لەژێر بەڕێنە سەر بڕ ئێکاکە ئەوش خۆی کێشەیەکی ترە خۆ شەڕی ناوخۆ لەوە دروست بوو
ێ باشە خەڵک هاوڵاتی هیچ دەبێم حیزبانی تۆ حکوومەتن کاکە گیان با یەک دەنگتان و یەک ڕێکتان هەبێ جاری وا هەیە ئەم بۆ خۆی بە حکوومەتە زانێت لە حکوومەتە خۆی بە معارەزە حسابەکە سەریشان لە خۆشیان تێگا و لە ئێمەش هاوڵاتی بەستە زمان نازانێت بڕوا بە چێ بکە باش تۆ لە حکوومەتی لە پەرلەمانی وەزیری هەیە چی و هەیە چی و هەیە لەم لاوەکو معارەزە قساکە یعنی ئەمانە وای لە خەڵکە گرۆ سیقە و متمانە نەمێنێ ئەڵێ ئەگەر تۆ لەوەی فەرمووەکو حکوومەت قسە بکە ئەگەر معارەزەی فەرمو وەرە دەرەوە متمانەکە نەماوە باشە بەس دکتۆر حکوومەت ئەرکی خۆی جێبەجێ کردووە یاخود حکومڕانی بەس ڕێنمایی دەرکردن یاخودەکو زۆربەی وڵاتان مەسەرەن دابینکردنی بژێویشە بۆ خەڵک سەیری کاک حەکیم وڵاتانی ترکە کاڵە بچۆرە ماڵەوە پارەکەی و معیشەتەکەیش نەبێ نوێی مەعاشەکەی تێ قوربان تۆ خەڵکەکەیتە ژوورەوانێ ئەو دوو مانگ نەزانی ئەو خەڵکە چی لێ بەسەر هات تۆ خەڵکێکی زۆر هەیە سا ئامارێ بکە بڕاو هەبێ لەوانی لە ١٠ لە کوردستانە ڕۆژانە ئەگەر پەیای نەکا ڕۆژانە کرێکاری نەکا نیەتی بیخوا باش ئەم خەڵکە و کردە ژوورە و دیناری کشن نایە معاشەکەشم وەکو پێویست دەبوو ئەی چۆن ئەمە ئەرکی چییە قوربان حکومەتیشی چییە تۆ لەلاوە زەریبە وەرەگری پارەی ئاو وەرەگری پارەی کارەبا وەرەگری نەوتە فرۆشی لە بەغاوە پارەیە خۆ تۆ ئەوە نیم حاسی بۆ کۆمپانیا کۆیکەیتەوە ئەبێ بیشیەی ئێوە هاوڵاتیان ئێسان پزیشکانە کەمانیان گرتۆ کاکە خەستەخانێکی کوشار یەکێکە لە گەوتین خەستەخانەکان فەرموو ئەی باشە خەڵک بۆ چۆ بڕوا من لە ئەم خەڵکە لێ قەومێ خۆ کاکە ناتوانانی بچیتە خەستەخانەی ئەهلی بە هەموو کەسێک ناکرێەوە خەستەخانەی ئەهلیە پارێکی زۆرەکەوێ لەسەر تەمەن کەوتە ئەهلی تە خۆ ناوەکەی بخۆی دیارە خۆمە حکومی نییە بە بەلاش بداتێ ئێ باشەم هاوڵاتی چی بکات لەو لاوە بێموچەیە لەو لاوە بێکاریە دوو کوڕی هەیە کچی هەیە خریجە و دانەمەزراوە 5-6 ساڵە کۆڕۆناکە لەو لاوە ئەم ئەخبارەکانتان لەم لاوە نازام ئەمانە بەڕاستی بەس مرۆڤی کورد و ئێمە عێراقی مەگە تەحملی کرد وڵی لە هەر وڵاتێکی ئەوروپی وایە ئێستا یەک مرۆڤی ساغی لێ دروست ناوە تەسەوەر ناکەم یەک مرۆڤی ساغ بما لە ئین دەرونی مێکەوتە سەر جادە بەخوای ئێمە زۆر باشین باشە بەس لە ئەمڕۆ هەر بەوەی ماگرتنی پزیشکانەوە بڕۆم لە کفری گیان لەزانی مناڵێکی 9 ساڵان هەبوو کە نەخۆشی درێژخایانی هەبوو ینی بۆچی خوێنی تاکی کورد یاخود دەرونی هاوڵاتانی کورد ئاوا بێ بەها بوو وڵای دەسەڵاتداران تەنانەت بەگیان لە لەزانی خەڵکیش موچە دابەش نەکرێت ئاوڕێک لە پزیشک نەدرێتەوە لایەنکەم کە تۆ خۆت پارەکەت لەژێر دەستداوێت وڵی جاوە بێت لە حکومە دو پرسیارە وەکو بەڕێزێ من وەزیری مالیە بوو مایستا ئەهاتم ینی زۆر جارێسا تۆ بینی خەستخانەی شاد من وەزیری تەندروستی بوومە لەگەڵ ڕێزەوەی برادر کرد ئەهاتم ڕێکدا ئەنیشتمە چوە خەستەخانەی شار پزیشکەکانم کۆ کردەوە براکەم کێشەکەتان چییە بۆ موچەکە چیە هەوڵمە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە ئەو 222 میلیارەی هەیە هیچ دەبێت نیوەی مەرحەلی یەکەمدا شتێکمە کرد بە شتێ هاتمان قسەم بۆکردن کاکە لەگەڵیان کۆ بوومەوە جۆم لێ ئەگرتن آخر ئەمەش خۆی ئێستا دکتۆرە لە منوە لە هێڵی یەکەمەم کەس پرسیارم لێ ناکە بمرم و نەمرم دەستکێژ نییە بممەنێ ماسکێ نییە بممەنێ ئەم دەمامکە یعنی ئەمانە هەمووی جێگەی پرسیارە ئەم کەسەژە لە من بۆ چێ خۆم بەکوش بم بۆ چێ خۆم بمرێنم باش کە مردم چیم لێ شەهیدەکان مستەقبەلیان چی بوو ئەمانە دروستەرێ ئەمە دوایمە توێژینەوەیەکمان کرد وەختی خۆی لەگەڵ ڕێکخراوی کیدۆ بڕاو هەبێ ئەندام پەرلەمانمان بان کردووە نوێنەری حکوومەتان باک کردووە کردومانە چوونێتە هەولێر لەوێش سیمینارمان کردووە دەرەنجامەکەمان ناونەتێ قوربانجان ئەمە تا ژمارەیەکی زۆر 3 بەشی لە 175 وەکو لە بیرم بێڵە پێشمەرگە نەماوە پێشمەرگە نیە هەمووی پاسەوانی باخی مەسوولن هەمووی ئەمن چەتەن ئاخر تێڕوانینی خەڵک پێشمەرگە منەوە یەک بە بیرم یەکە هاتنە ناوشار ئەگیریان چامان پێیەکەوە بەخوا ئێستا بۆ ئەبێمە پرسیار لە حکوومەت بکرێ وەز لە کۆڕۆنا بێنە بۆ ڕەمزی کورد پێشمەرگە بوو ئەم هەمووە شەهید بوو ئەم هەمووە ئیعدام کرا بۆ ئەو خەڵکە هاتووە کە جاران خۆی بەختە کرد ئەڕۆی لەو شاخە و پێشمەرگە بۆ ئێستا بێ حکوومەتە لە سای بەعسا پێشمەرگە ئەمەندە شیرین بوو لەسەر چاوان بوو ئێستا لە زمانی کووردە بووە سوکتان کرد ئەبێن پرسیارە بکرێت پرسیارێکی تیا بوو ئێمە ئەگەر حکوومەتی هەرێم لێ قەومیە یارمەتی ئەڵە لەقەی لێم نە یارمەتیم ئەگەر سنوورەکان کەونە بەر مەترسی دیفاعی لێکەڵێن نەخێر بڕوا و ببێ دەرئەنجامێکی زۆر مەترسیدار بوو والانتخابات شەڕەنگیایەوانێ هەر ئەو ئامە دەرچوو ئێ باشە تۆن ئێستا حکوومەتی کاکە 27 ساڵە حکوومەتی کوردیە ئەبێن پرسیارە بکەی بۆ نەوەیەک پەروەردە بووە ڕێزی بەڵام چی یعنی نەبەزەیی بە ئاژەڵایەتەوە نە ڕێزی گەورە ئەگرێ
نە بەزەیی بە بچووکایەتەوە نە ڕێزی کەسانی خاوەن پێداویستی تایبەتەگرێت نە حەزی لە خوێندنە نە نیشتیمانەکەی خۆی خۆشەوی لی ڕاکە وڵای ئێستا دەرگا بکرێتەوە هەر وڵاتێکی ئەوروپی بڵێ ئێمە لاجئیەیە ئەگەر لە 199 ئەم شارە ئەم وڵاتە چۆڵی نەگەر قۆڵێکی من ببڕە باشە ئەی ئێمە پەروەردەی نیشتیمانیمان کووە پەروەردەی نەتەوایەتیمان کووە تاکێ لە سایی 28 ساڵی حکوومەتی هەرێمە تاکەکانی وابن وڵاتەکە بەجێ بێڵن ئەی نابووە گیانی نیشتیمان پەروەری ئەی نابووە گیانی خۆشەویستی نیشتیمان ئەمانەمانی چی نەکردە قوربانجا کۆمەڵی قیەمی جوانمانە بۆ قیەمەکان فەوتا فەرمو بڕۆژ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کچە باسی شتیوە ئەکا قیزت لە خۆتە بێتەوە هەر کچی کووردە کوڕی کووردە بڕۆ مجموعەیە پەیابوون دائنیشن هەرچی وشەی ناشرین و بازاڕی و ئەندامی نێرینە و مێینە و شتی وا باسەکەن بڕوا و هەبێ نازانم لە شوێنەکانی لە فرۆشیژەوە نییە لەگەڵ ڕێزمە ئێ باشە نابێ پرسیارکەی بەم ئەم وڵاتە بەرەو چۆ ئەڕوات نەوەی داهاتوومان چییە بێ زۆر مەترسیدارە کۆڕۆناکە تەواوە بێ ئەڕوا بەس ئەمەی تاکی کورد کە شێواوە کەسێتی تێک چی لەکەی سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوار قورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنا برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاکتۆر گەرم و لای بەڕێز پێش ناوبڕەکە قسەمە لەسەر ژیانی خەڵک کرد بەس چەندە دابەشکردنی موچە بەرگری لەشی مرۆڤ بەهێز دەگەی یاخود ئەگەر وەزیری دارایی بە بەڕێزت
چی دەکرێت ئێستا لەم بارودۆخە سەموو زانێرەکان ئاماژە بۆ دەکەن کە 400 میلیارێک هەیە لای حکوومەت یاریب لانی کەم بەشی نوێی موچە خۆران هەیە و دابەشیش ناکرێت خۆی ئێستا ئەبوایە بە حقت وەزیری دارایی بەردەوام لەسەر خەت بواە و ئەم کێشەیە زۆر گەورە نیە ئەو خۆیڵە 222 میلیارد هەیە نیە ئەوی لە بەغدەماوە 222 میلیارد واز لە داهاتی ناخۆش بێنە کە ڕۆژانە بڕۆرە زەریبە و کارەبا و ئەوانە داهاتێکی باش هەیە لەوەتی بەڵێن کەرنتینەکە نەماوە ئێ باشە کاکە من دڵنیام وەزارەتی ناوخۆ کە زۆر ماندوون لەگەڵ وەزارەتی تەندروستی هەر حتا وەزارەتی پێشمەرگەشی لەگەڵابی لەوانەی بوو 222 میلیارە بڕۆشتا لەگەڵ هەندێکدار ئەو سێ وەزارەتە زۆر ماندوون یعنی حقا ئەگەر ئەوەش نێن ئێمە مامۆسای زانکۆ چیەکەی مزاهرەمان کرد ئەی دەخۆ هیچ سوودی نیەوە ئەڵێ مێنەوە بە تەقریرێک و ڕاپۆرتێکەوە تەلەبەکەی نەکە سیعنی زەرر لە حکوومەت ناین ئێمە وەکو مامۆسای زانکۆ هەرچەندە بێ موچەش بیت لەوانەش ئێمە زۆر بەشمان تەقدیرەوە کردن کاکە وەزارەتی تەندروستی ڕوبەڕووی نەکەبووەوە من لە ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ لەوانەیە نیو هەفتە دەوامەکە بوو یعنی تا ڕادەیە خەڵکێکی زۆر هێشتا بخوا خەڵکەکە زۆر باشە گیانی نیشتیمان پەروەری زۆر تایە لێبوردەی زۆر هەیە یعنی لە هەر وڵاتێک تر حکوومەت وای بکردا ئەو خەڵکە ئەکەوتە سەر جادە و دنیای عاقلەکەی حکوومەت وەڵڵا خەڵکەکە ئێمە فەقیر و داماوە فەقیر و داماوەرە وەڵڵا فەقیر و داماوە یعنی چونکە بەڕاستی ئەمە زوڵمێکی گەورەیە ئەکرێت یعنی تۆ ڕسقی خۆتە لەی وڵاتێک نییە سەدام 8 ساڵ خۆ دەزانی حربی کرد بایعەکەشن نەوەستا قوربانجا لەگەڵ ئێران بەڵێ لە شەڕی جیهانی دووەمە بە دەگمەن یەک وڵات نەبوو ئەڵمانیا هەموو دنیای داگیر کرد وڵاتەکان هەر موچەی خۆیان هەبوو بڕۆ تاریخەکە بڕۆ بخوێنەرەوە یعنی ئێمە لەو مەترسیە گەورەیان نەبوو دوایەوە بێ گلەیەکە لە حکوومەتەوە بێ کاکە جان یعنی تۆ ئەم هەموو داهاتەوە لە بەردەسابێ لە بەغاوە بێت تا حال و بیانەوە ترۆشی ئەو بڕۆژی بۆ نەوتوانی تەوفیری بکە یعنی ئەمەش بۆ پلانمان نەبووە وەزارەتی پلاندانان ئیشی چییە یعنی ئەمانەیە کە ئێستا ڕوبەڕووی حکوومەت بۆتەوە ئەم هەموو خەڵکەی تعین کردو بە قوربان ئەوتە خۆی مەسئولی گەورە ئەڵێ ئەوەندە کەسمان هەیە کە بەناوی موظف و نازان پێشمەرگەوە حرەسی باخن خۆیان ئەڵێن ناوی خەڵک نەڵێنەوە هەمووی خۆیان قسەکانیان هەیە ئەوەندە بەڕێزەڵێ بڕۆن پارە ملیارەکانی ناو ژێرزەمینەکانتان بێنەوە خۆ قسەی ئێمە نییە خۆی بەڕێزێکی تر مەسئولیەتی گەورەی هەیە ئەڵێ غەڵەتێکی گەورە بۆ کابینەی پێش و ئەم هەمووی تعین کردووە ئەزانی بڕواو هەبێ زۆر کەسێ مەگەر مناڵەکان و تەلەبەی 18 ساڵ کەمتر دەبێت هەمووی معاوکردیان بە معاش خۆن بۆیە کشت و کاڵیشمان نەما چکە سام هەر دیاتمان لەسەر نەوتە نەوت ئەوە وەزعکەیەتی ئەگەر کشت و کاڵمان هەبووە وەکو ئێران کە چۆنێکی مامەیە فەرموو لەم وەزعشا بزانە هەموو شتێکمان لە ئێرانە و لە سووریا و سووریا بووە هەموو کە نیوەی دیمەشق ژیرە ئێستاش نازام خیار و تەماتە و پرتەقاڵمان بۆ یەڵەن سووریا ئێمە بۆ نەمانتوانی سیاسەتێکی وا دابنین کە 27 ساڵ 20 ساڵە خۆمان حکومەکەین کە ئەم هەموو بڕواو هەبێ ئەو دەشتی شارە زورە لەگەڵ ئەو دەشتی مەخمور و ئەوەی لای هەولێر بڕوات هەبێ هەموو عێراقە با بەڕێوە دەفەرموو هەمویان کرد بە موچە خۆر هاتوونەتە ناو شارەکە کێشەش بۆ یعنی حتا شاریشان قەرەباڵە کردووە ئێوە بواە لە لادێ بواە کشت و کاڵی کە تۆ موچەیەکەدا 500,000 600,000 بۆ چێ کشت و کاڵەکە یا بە ناوی پۆلیسی غاباتەوە یا بە ناوی نازانم یارمەتی پێش ناوی وادانراوە نازەوەندەم پەرلەمانێکی عێراق تا چەند ڕاستە من قسەکەی ئەوە جەرمەوە نازاب ئەڵێ نازانم چەند 39,000 نازانم چەندە بەس کارمەندیانەی لە قیتارە ئێمە شەمەە فەرمان هەیە ئەمانە بۆ واکرا بۆ بەم شێوەیە ڕۆی ئەمەیە گلەیەکە لە حکوومەت و حیزبەکان بۆ پەرلەمان بۆ انتخاباتتان بووە بۆچی بووە بۆچی بووە ئێدەفەر و باجەکەی بنەوەن چۆنی حەلەکەن توش بوون ناتوان بۆیان هەل ناکرێت بەس موچەکە دڵی خەڵک خۆش دەکا بەرگریش بێز دەکە گەردابەش بکرێت کاکە موچە زانین یاخود بڵێن بێ موچەی چی لە مرۆڤ دەکا برچێتی کاک حەکیم جان خۆی لایەنی دەرونەکەی بە شێوەیەکی ناڕاستەوە خۆی موچە نابێتە بڵێن پارەکە بەس پارەکە چییە من کە جیرفانم پڕ بوو معاشەکەم وەرگرت توانیم شت بۆ مناڵەکانم بکڕم توانیم پارەی کرێخانوەکە بەم توانیم مەسەلەن کە مناڵەکانم جلێکیانێ بۆیان کڕم ئۆتۆماتیکیەن من مرتاحە بم گەشبی نەبم ئەو مرتاحی نەفسیەن لە قەلەق و خەم و خەفەت کە ڕزگارە دەبێت ئەبێ هۆیە بێتە سەر مەناعە و بەرزکاتەوە بەس کە جیرفانە بەتاڵ بێ موچەکە و نێ قەرزاربی ئاخر زۆر لە مۆزەفەیە ئەوانش پلانیان نەبوو کە کاتێ پارە زۆری بوو هەر هاتن ئێستا یوای 5-6 قستی لەسەرە هی خانووە نازانم هینی ئەساسی ماڵە هی سیارێ ئەمە ئێستا ئەوانی پێ نایدێتەوە زەختی لێکن ناو ماڵەکەش ناتوانێت وەکو پێویستکە پارەی نییە ئەمە تووشی چیەکە ڕژبینیەکە تووشی خەم و خەفەتێکە تووشی کەئابەیەکە تووشی دڵڕک ئەمانە ڕنگدانەوانە بێ مەنەعەمانێتە خوارە بە شێوەیەکی ناڕاستەوە بەڵێ بێگومان لەم بارودۆخە خەڵک پەیوەندی پێوە کردویت کە بڵێ بۆی بێ موچەوە کێشیان بۆ دروست بووە
لە ماڵەوە لەگەڵ مناڵ لەگەڵ خێزان بەدەیان کەس خاستن خێزانی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت کاکە دوو مناڵی ئۆتیزمی هەیە جاران ئەیبێت بۆ سنتەرەکان ڕاهێنان و ئەوە نەمایبێت بۆ خەستەخانە حکوومەت عیلاجیەکە ئەیبێت بۆ ئەوەی ساوانە هیچی نەماوە لە لای ترەوە جەنابە دەزانی خۆ دەیان حاڵەت و کەی سەر لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە پیشاندراوە کە ئەڵێ 250 دینار لە گیرفانمایە ئەمەی کە خۆ پیشاندانەکە بوو کە ئەیگو پارەی دکتۆرم نییە کاکە زۆر کەس هەیە کاک حەکیمجان سێ چوار نەخۆشی هەیە هەموو مانگی پێویستی بە 300 هزار دینار هەیە بەس دەرزی و دەرمانی پێ بکڕن والله هەر کەسێ مناڵەکە تووشی ئیسهالیش بێ بە ذاتی خوا هەتا چاگە بێتەوە بە 300 هزار دەرناچێ براکەم هەرچیەکە چیتە هەر شوێنێ سێ شتی دەرمانێ بۆ نووسێ 50 600 هزار لێ خاوەن پلای 150 هزاری هەیە باشە ئەوە زین چی دەرمان و ئێمە ئازانی پێ نادرێ بەڵێ اینجا لەبەرەوە بە حقیقەت خەڵکێکی زۆر هەیە بەڵێ هەژارە خەڵکێکی زۆری چەند کەس خۆی کوشت کاکە جان خۆیوانە بۆ ناڵی بۆ ڕێژەی خۆکشتن زیابە ئەی ڕێژەی تەلاق و لێکجابوونەوە زۆر خەڵکێ منیەتە لا من هەفتەی 2 ڕۆژ لەو سنتەرە داهاتنیشین شەمە و پێنجشەمان بڕواو هەبێ زۆر حاڵەتە ئەڵێ وا لێک جابینەوە لەبەرەوەی بەڕاستی هیچم نییە بیکەم لە ناو ماڵە ژنەکەشم قبوڵ ناکە و داوای شتەکە ڕۆژێ نییە و 2 ڕۆژ نیە و ساڵێ نییە خۆ ئەمە خۆ زانین لە 2014 ئەم بێموچەیە ئەم پاشەکەوتە هەیە ساڵێ تەحملی کرد لەبەر خۆشەویستی 2 ساڵ دوایین هیا دەکات ڕێژەی تەلاقی زۆر کرد ئێم هەموو گەنجە هەیە قوربان گیان تۆ باوکەکە موچەی وەرنەگرتووە پێداویستەکانی ئەساسیەکانی ناوماڵی بۆ دابین ناکرێت سێ کوڕیشیە لەو لا کاکە ئەوانیش پارەیان نەوێ ڕفیقەکانی بینی جلی جوان لەبەرەکە نەچنە دەرەوە سیارەیان هەیە ئەم هیچی نیەتی خەفەتە خوار خۆی خواتەوە تەعینیش نەبووە اینجا کێشەکەشەوە نەعەدالەتی هەیە کەسانێکی زۆر هەن بەڕاستی بە حیزبایەتی هینیە مەسوولە بەدیان خەڵکە ناسم بڕاو هەبێت تازە تەخەرجی و تەعینیان کردو بە تەلەڤیژن معاشیە بۆ ئەم ساڵ بەیان ساڵی ڕابرد لەم 2 ساڵ 3 ساڵ ئێستا ئێری واشێ 6 ساڵە تەخەرجی و کەس داناسێ کەس تەعینی ناکا قوربان گیان ئەمە هەر خۆی خواتە خۆی یا خۆی کوژێ یا سەری خۆی هەڵەگرێ یا تووشی ئیدمان و مخەدیراتە بێ تو ئەمانە حکوومەت ئێستا معاشیش بە کۆڕۆناژ نەمێنێ ئەبێ خۆی حازر کا بۆ نەوەیە گرفتی دەرونی نەخۆشی دەرونیان هەیە و ژمارەیەکی زۆر لە خێزانەکانمان تووشی تەلاق و لێکجیابوونە بوون ئەمانە بەڕاستی بە پلانی بۆ دابرێ ئیشی لەسەر کرێ بۆی بێکاری و بێموچەی بیکاری بێموچەیی تەعین نەبوون کێشەی هەستکردن بە نەعەدالەتی ئەمانە هەمووی کۆ بووە تۆ ئینسان بەشەرە خەتەرترین شت لای مرۆڤ هەستکردن بە غوبنە بە زوڵم بەڵێ هەستکەی زوڵمە لێکراوتکە ئەوە ئینسانە فەوتێنێت بەخوا باشە بەس ئەوەندێک کە بەڕێز خوێن بێتەوە کۆمەلگایەکە گەر برسی بێ سوڵمی لێ بکرێت پێ دوای لە ڕۆژێک لە ڕۆژان دەتەقێتەوە بەڕووی دەسەڵاتێ ئێسانە تەقیبەتەوە خۆی تۆ لە بەردەم دایمەن هەر کەسێ زۆڵمی لێ بکرێ من نەزەریەکمانەیە نەزەری ئەبراهام ماسلۆ پێداویستەکانی مرۆڤ وەکو هەڕەمێک وچەکێ دیاری کردووە یەکەم پێداویستی پێداویستە دەرونی هین فسیۆلۆجیەکانە یان بێ مرۆڤ جەنابێ من لە ماڵەوە نانمان هەبێ ئاومان هەبێ کارەبامان هەبێ برسی نەبین تین و نەبین ئەم پێداویستە فسیۆلۆجیانە قاتی یەکەمە ئەساسە دوای ئەوەی کە پێداویستە فسیۆلۆجیەکانمان تێر بوو برسی نەبووین تین و نەبووین دووەم پێداویستی دروستە بێ ئەویش هەستکردن بە ئەمنە بە ئاساییشە باشە لە خێزانێکا برسی بێت تین و بێ شەڕ و ئاژاوە نابێ هەم پێداویستی یەکەمی نیە هەم ئەمن و ئاساییشەکەش نیە ئەگەر پێداویستی دووەم دابین نەبێ ئینسان لە ناو خێزان لە ناو قوتابخانە لە ناو کۆمەڵ هەست بە ئەمن و ئاساییش نەکا ئۆتۆماتیکین خۆشەویستی بارەکات چه خۆشەویستی پێداویستی سێمە بۆیە ئەبینی ئێسامە خۆشەویستی لە بینی دایک و باوکان نەماوە لە بینی خوشک و برایە نەماوە بۆچکە دوو پێداویستەکەی تر تێر نەبووە اینجا پێداویستی چوارەم ئینتیمایە بۆ ئەو خاکە بۆ ئەو وڵاتە نابێ کاکە ئێستا ژمارەیەکی زۆر خەڵکەیە ئەسڵن کە لە مەکتەبە کە موڵکی عامە ئەیشکێنێ دیوارە نووسێ ئەڵە مویە لە بەراز بێتەوە زۆرە تا ئێستا نەمانتوانیوە ئێمە ئەو بەرازە بگۆڕین نەمانتوانیوە بیکەین بە نیشتیمان بیکەین بە وڵات بیکەین بە دڵسۆز بیکەین بە حکوومەتی خۆت ئەمە حکوومەتە بێژ لەسەرمانە بکە تۆ جارێ واز لە کۆڕۆنا ئەمە تەواوە بێ بەڵام دوایی وەرە ئەم خەڵکە لە چ بارێکی دەرونیایە براکەم ئێمە زۆر بەمان بە پێی پێوەرەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە 9 با نەڵێن لە 100 نەخۆشین بەڵە گرفتی دەرونیمانێ بەڵە منیەم بۆ ماڵی تۆ ڕێز مەگری میوەم بۆ دانێ خزمەتەکەی مەڕۆمە زەمە دەکەم لەگەڵ تۆ دانیشتون ئەچی ئاوێگە خۆیتەوە دەستێ بەرگانی یەیتەوە دەقز زەمە کەمەی لە خۆشیە قوربان
بڕۆ بزانە ئێمە مامۆسای زانکۆ وەرە بزانە عیلاقەمان چۆنە لەگەڵ یەکتیا مامۆسا و تەلەبەت چۆنە متەوەسەی عدادیەت چۆنە دایرەکان بەڕێوەبەر و فەرمانبەرەکانی چۆنە بڕۆ بۆ حکوومەت سەرۆکی حکوومەت و وەزیرەکان دیابە هیچ هەمووی لە گرێژنە دەرێت دوای کۆمەلگا زیاتر نەخۆشیان سەرکردەکانمان لەم یخۆ سەرکردە کۆمەلگای نەخۆش سەرکردەی نەخۆش دروست دەکات قوربانەوە لە ناحی علمی و سەیرات عەرەب ئەڵێ طویور و عەلە ئەشکال یەتەقا لە کوردەواری خۆماڵێ منجەڵ گەڕا سەرقاپی خۆی دۆزیەوە ئەفو یارمەتیم بە بەڵێ تاوکەری یەکترین ینی پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرت و کۆمەڵۆمانی چێ دروستی کردەوە خەڵکە دروستی کردووە ینی لە چۆ هاتوخۆ ئەم حیزبان لە ئاسمان نەکەوتنەوە خوارەوە خەڵکاڵی بزادووە باش ئەم پارتی و یەکێتی و گۆڕان و بە کۆمەڵی بەڕێستانەوە بە هەر حیزبێکەوە بی بە بە وڵاتێکی ئەوروپی وەکو ماسی لە ئاو دەریەنی 5 دقە ناژین ئەم حیزبانە چونکە ئەو شعبە ئاسی ڕۆشنبیری بەرزە قوبوڵ ئێمانە ناکە و هەر سەرۆکێکی حکوومەت ئەڵێ کامەی ئەڵێ زیرەکە لە ئەم ئەو مێرکلە بێنە و خاتونە نازان چێ بێنە وەکو ماسی لە ئاو دەریبێنی لەم وڵاتی ئێمە 1 هەفتە ناژی چکە ئێمە ئەو عەقڵەتە قوبوڵ ناکەین ئەوی ژەمی پێ قوبوڵ ناکرێت جا لەبەرەوە منجەڵ گەڕا سەرقاپی خۆی دۆزیەوە هەتاوەکو ئاستی ڕۆشنبیری خەڵک نەگۆڕێ بەڵێ بڵێ هەموو حیزبەکانی ژۆکو یەک بەرپرسیارنین نا تەبەن بەرپرسیار نین ئێستا ئێوە معارەزەن بەرپرسیارەتیتان لەسەر نیە بەس چنە حکوومەتەوانی چێڵەوە کوانتان لێنا من نازانم من ناڵێم ئێوە تاقیمانکەنەوە جاوە ها وڵاتی قەرارە مەبەستم چێ کاک حەکیمجان بڕواو هەبێ هەر کەسێک چووە سەر ئەو کورسیە و ئەو دەسەڵاتە ئەگەر شەعبێکی واعی لە دواوە نەبێ ئەی گۆڕێ کورسیەکە پێوەیە نووسێ و بە لەزگەش لێ نابێتەوە ئەگەر بۆ بێنمەوە لە کاتی انتخاباتی 5 ساڵ پێش ئێستا من خولێکمانە بوو لە بەریتانیا لە زانکۆی نۆرسامتەوە مناقەشە لەگەڵ ئافرەتێکا بووە انتخاباتی ئەمە لای وتی انتخابات چۆنەوە نازان چیلانە وڵاتمان حاڵوە وتی لا ئێوە قەت ناگۆڕێەوە بەو شێوەیە وتم بۆ وتی ئەو توالەتی غەربیتان هەیە وتمالە وەڵاف لە ئێوە وەرمانگی تۆ نازام چی وتی ئێمە توالەتی غەربیمانە ئەگە توالێتەکەمان بەدڵ نەبێت تەشبیهانی زۆر سەیر بوو بێم ئەم مقارنێ بۆ لە بینی حکوومەت و سیاست و توالێتێکی شەرق غەربیاکە وتی کەەوە دڵمان دەبوو 4 بڕغۆ ئەیکەینەوە لایە بینی کتی لەسەردانی حکوومەتەکەش و حیزبەکانیش کە هەڵمان بژار بە دڵمان دەبوو وەکو 4 بڕغۆکە بە دەنگدانە چینە سەر سنوەکانی دەنگدان و لایە بێت بەڵام لای ئێوە توالێتەکەتان شەرقیە ئەگەر ئەم توالێتە شەرقیە بتانەوەی بیگۆڕن وەکو ئێم بە 4 بڕغۆ ناکرێتەوە ئەبێت توالێتەکە بشکێنی ئەبێت چومنتەکەی چواردەوری بشکێنی ئەبێ مەجاری و ئاوەکە بشکێنی وتی سیاستەکەشتان وایە هەرچوە سەر 10 ساڵات ئەبێ بیکوژیە لە نایبێ یاخوا لە نایبرێ لە ناچێت چونکە دیموکراتیەتان نیە و دیموکراتی لە وڵاتیەوە مجەڕەت شیعارە دیموکراسیە دەبێت لە ناو خێزانە و لە مناڵ و دەست پێ بکەین من لە ماڵەوە بی جۆ لە مناڵەکەم بگرم ڕێزی بگرم داواکاریەکانی بۆ جێبەجەکەم بردم قاتی جلی بۆ بکڕم بە دڵی خۆی بیکڕێ من دوکانی یەکەم لە عابەکە نەیکردی دووەم بە زۆر بۆ یەکردنەوەی خەمە ناو علاگەکەی کردناگری چاو دەرێ کەم مناڵە لە مناڵیەوە فێری دیموکراسیەت نەکراوە ڕێی وەرنەجە تازە لە گەورەیە فێریەکەی شیعاری بۆکەی بۆیە لەبەرەوە دیموکراسیەت لای ئێمە بۆ هەڵخەڵەتاننە بۆ خۆڵکردن چۆنەڵی چاوی خەڵکیە مجەڕە شەرعیەتێک بێیبەوە ئەجینا ئەو دیموکراسیەتەی کە باشە باوەکوسیارم چی تێ بۆ خەڵک بووە ئێمەش لە کوردستان سەرکردەمان هەیە کە خەڵک لەم بارودۆخەدا ئەگەر سەرکردەمانە بێ خەڵک لە بارودۆخەدا دەبوو نەخێر من لەمەوە دەست پێکەم هەتا ئێستا سەرکردەیەکی نیشتیمانی دروست نەبووە لە کوردستانە کە هەموو نەک 4 باوەز لە کوردستان 4 پارچەی کوردستان بێنین هەموو بادینان و سۆران و گەرمیان و دهۆک و ئەوە نەمان بینیوە قوربان نییە یعنی ئێستا کاتی خۆی کاک مەسعود کە سەرۆکی هەرێم بوو لە سلێمانی کەس اعترافی پێ ناکرد ئەیگو سەرۆکی ئەمەنیە بۆ نمونە لە دێگەڵە بم لاو خۆ دەزانی ئێستا قانونەکان ئەوەی لە مەسلحەتیان نەبێت جێبەجێ ناکەن لێرەش دەرچێ لەوێ جێبەجێ ناکرێت یعنی نەمانتوانی بۆ ئەوە بێتە پرسیار لەو حیزبانەکەی بۆ نەتانتوانی و ڕەمزێک دروستکەی بۆ ئەم کەسە نەمانتوانی بیکەین بە ڕەمزێک و بۆ هەموو کوردستان بێ بۆ سۆرانی و بادینی ئێستا دژی یەک بن بۆ هەولێرێک و دهۆکێک و سلێمانی دژی یەک بن ئێستا کاکە ناو حیزبەکانی شەوای لێهاتووە بوون بە چەندەها باڵغ ئەمە کێشەکەی ئێمەیە ئەمەی لاقی بە ڕۆشنبیری سیاسیەوە کە نیمانە بۆیە هەتاوەکو ئاستی ڕۆشنبیری تاچی کورد بەرز نەکەیتەوە نەزانێت چێ هەڵە بژێرێ بڕواو هەبێ وەکو ئەو نوکتەی لێ کە یادی بەخێر ناوەکەی منم کاتە لەسەر نییە ئەم هینەکەی خۆمانەوەی کۆمەڵ ناسە عێراقیەکە علی وەردی یادی بەخێر لە کتێبێکی خۆیان باسیەکە ئەڵێ لە ئەمریکا ئەمان خوێن دوو کەس بوو بە شەڕیان دوو جەماعەت
ئەوەی گو عمەر لەسەر حەق بوو ئەوەی گو عەلی لەسەر حەق بوو ئەوەی گو وتە مەریشەکان لێمان کۆبوونە وتیانەوە انتخابات لا ئێوە نزیک بۆتە ئەم دوو مڕەشەحەتان زۆر هینیان هەیە لایەنگریان هەیە کورە وتی بابە ئەمە 1400 ساڵە مردوون وتی شەڕ لەسەر چێ وتی وەڵای ئەمە لەسەر عومەر و عەلی تا ئێستا یەکتری دەکوژێت ئەمە هاتووە ڕێگەکەی داکوتاوە لە وڵاتی ئێمە ئێستا ژێمە لەسەر فڵان و فڵان یەکتری دەکوژێت سەر جەلالی و مەلای بەڵێ هەمووی ئێستا هەندێک کەسێ شانازی بەوەشەوەکە کە بەداخەوە ئەمە تەسکردنەوەی ڕۆحی کوردایەتیە بەداخەوە سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی مامۆستای زانکۆ و سپۆری دەرین سپاس دەکەم مادومان کردی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ